بە سپاسەوە ئەمڕۆ سەردانی گەرمیانی کرد و لە دیوانی دارەی گەرمیان لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان کۆ بووە. چەندین پێشنیار و داواکاریمان ئاراستەی بەڕێزیان کرد بە خۆشحاڵیەوە هەموو داواکارانەی بە هەند وەرگرت و ئێمە سپاسیەکەین لەبەرەوەی ئاگدارین ماوەیەکە داکۆکی دەکات لەو پرۆژانەی کە ڕاوەستا بە تایبەتی ڕێگەوبان و خۆتان زانن شاردەماری گەرمیانە و گەرمیانیش ناوچەیەکی گرنگە لە ڕێگەی گەرمیانەوە هەم بە تایبەتی ڕێگەی استراتیژی نێوان کەلار دەربەندیخان و ڕێگەی کەلار کفری کە گەرمیان دەبەسێتەوە سێ پارێزگای دەرەوەی هەرێمی کوردستان و بە سپاسەوە جەنابیان هەوڵی باشیانداوە بۆ ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوو بجێیەکیان تەرخان کرد بۆ ڕێگەی کەلار دەربەندیخان و ئەمڕۆ بەڕێزیان مژدەیان پێ بۆی لەسەر ڕێگەی کەلار کفری قسە بکەن و ئێمە دڵنیان لە هەوڵ و ماندبوونی بەڕێزیان و ئێمە سپاسی پشتگیری و پشتیوانی جەنابیانەکەین بۆ ئەوەی پشتگیری لە گەرمیانەکەن و خۆشیان دەزانن کە گەرمیان ناوچەیەکە شایانی ئەوەی هەموو شتێکی بۆ بکرێ بەڵام ڕەنگە قەیرانی دارایی نەتوانێت ڕێگە بە هەموو ئەو داخوازیانە بدات یا ئەو داواکاریانە بدات کە ئێمە داوامان کردووە.